بێگومان لە کۆڕێکی تایبەتدا ڕێو ڕسمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی دیوانە شعرێک بە ناوی شتێکتەنیا کە بەرهەمەکانی شاعیر گۆران مریوانی لەخۆ دەگرێت. بێگومان ئەمە یەکەمین دیوانە شعری شاعیر گۆران مەریوانیە کە ئەمڕۆ لە سودی کورسات مەگەزین میوانمانە و قسە و باسی زیاتر دەربارەی بەرهەمەکانی ناو ئەم دیوانە و دەربارەی با بڵێن هەموو ئەو چیرۆکانی کە لە پشتی ئەم بەرهەمانەوەی دەکەین. بەخێر هاتی کا گۆران، ئەمە یەکەمین دیوانی شعری بەڕێستانە. لە ناو نیشانەکەیەوە دەست پێ بکەم یان لە با بڵێن لەوە دەست پێ بکەم کە بەرهەمەکانی ناو ئەم دیوانەی تۆ بەرهەمی چەند ساڵن؟ گەر لە ناو نیشانێکەوە دەست پێ بکەی شتێ تەنیا یا تەنیا شتێ زیاتر باسیەوە کە ئەوداڵی و سەرگەرمین من بە شتێکەوە کە من هەر لە مناڵەوە حەزم کردووە شتێ بەرهەم بێنم. ئەو شتە چییە؟ چیرۆکی ئەو شتە ژێرمەوە لە پێشەکی ئەو دیوانەیە. پێشەکی ئەو دیوانە تقریباً وا بزانم 100 تێبینی ئەوەم کرد کە پێشەکێکی زۆرە. ئەمە بۆ خوێنەر زۆر خۆشە کاتێک کە تۆ پێش ئەوەی کە بچیتە ناو بابەتەکەوە هەندێک با بڵێن وردەکاری با بڵێن زۆر لەسەر نووسەرەکە و لەسەر ژیانی تایبەتی نووسەرەکە. لە پێشەکێکەیە ئەتەوێ بڵێ چی؟ لە پێشەکەیە بڵێم من ئەوجا نەوەی من ئەوجا بەرهەمی ناوەڕاستی هەفتاکان تا کۆتایی هەفتاکان ئەو دەم بەهاری هەفتاونەوە یا مانجی سەرەتای ساڵی 1970 من هەڵدێم بۆ دەرەوەی وڵاتێکم جار بەرەو لوبنان. ئەو کەش و هەوایە چییە؟ ئەو ژینگەیە چییە؟ کێمەی تیا گەورە بووین؟ نەوەی ئێمە خەریکی چی بوون و پەیوەندی ئێمە بنەوەی پێش خۆمانەوە چۆن بوو چۆن نەبووە. منە شتانە لە پێشەشەکە تەواو ڕوونەکەمەوە. بەڵێ ئەوەی کە من تێبینی ئەەکەم بەشێکی زۆری ژیانی خۆت سەرقاڵبی بە سیاسەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە شعریش بەشێکی با بڵێن یان لایەنێکی دانەبراوە بۆ لە ژیانی بەڕێستان. شعر و سیاست تۆزێک دوورن لەیەک یان با بڵێن ناکۆکن. چۆن ئەمە؟ بەڵێ من بۆ چوونی تۆ بەڕاست دەزانم کە شیار و سیاست ڕەنگە کەمێ نەیاری یەکتر بن کەمیا زۆر، بەڵام لە لایەکی تریشەوە بۆ کەسێک کە ئەوداڵی سیاسەتە و لە کەش و هەوایەکی سەختی هەفتاکانە ڕەنگە دەواازەیەک یا پەنجەرەیەک و دەلاقەیەکی پشکۆلە بوو بێ بۆ هەناسەدان و بۆ گەڕانەوە بە خودی خۆت و بۆ ناوەوەی خۆت. زۆر باشە. بەرهەمەکانی ناو ئەم ئەلبۆمەت یان ببوورە ناو ئەم دیوانەت گزارشتن لە چ قۆناغێکی ژیانی تۆ؟ بەرهەمەکانی ناو دیوانە ئەلبەتە پێشەوە دیوانە من دوو دیوانی ترمە بۆ سووتانووە لە پێشەشەکەیە باسیەکەم. ئەوەی کەماوەتەوانێ لە تەمەنی 17 ساڵیمەوە هەتاکو وابزانم 2010 شتێکی وایە. زۆرینەی زۆری پارچە شعرەکانت زۆربەی بەڵێ دەتوان بڵێم هەمووی شعرە. بەر لەم دیوانە یاخود جگە لەم دیوانە هیچ بەرهەمێکی تریان شعرەکان لە ئەو کات لەکوێ بڵاوە کردەوە؟ من لە 1970 تا کۆتایی تا بڵین سەرەتای 1970 شێ بووم لە چالاکانە لەو نووسرە چالاکانەی لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو سەردەمەیە کارم کردووە و هەم شتم بڵاو کردووەتەوانی و هەم شعر هەم نووسین و زۆر بابەتی تریش. جگە لە شعر لەسەر چی تر زیاتر نووسیوتە؟ لەسەر بابەتی کۆمەڵایەتی سیاسی ئەو شتانەی کە زیاتر جوات و کۆمەلگایکی کوردی وەکو ئێمە ڕوونەکاتەوانێ. کاگۆرانجگە لە زمانی کوردی بە چەند زمانی تر بەرهەمەت هەیە؟ من زیاتر پێش کوردی بە سویدی نووسیمەوەی ڕاستی بێت چ لە ڕۆژنامە و چ لە گۆڤار و هەندێک تەرجەمەم هەیە لەوانەیە پوختەی کەمی هەڵبژاردەی شعرەکانی ڕەفیق سابیرم هەڵبژاردو و وەرم جێڕاوە بە زمانی سویدی و پێشوازێکی گەورەی لێکراوە و کاتی خۆی لە کۆتایینەوەتەکانە دانراوە بێکی لە باشترین تەرجەمەکانی ئەو ساڵە لە بواری وەرجێڕانە. زۆر باشە. ئەو شاعیرانەی کە بە تایبەتی لە سەردەمی
با بڵین هەرزەکاریە زۆر کاریگەریان لەسەر تۆ هەبوو شاعیرە کوردەکان مەبەستمە کام شاعیرانە بوون و کامیان با بڵین زۆر کاریگەریان هەیە لەسەر ئەم بەرهەمانەی کە لە ناو ئەم دیوانە هەیە ئەگەر بچینەوە بۆ پرسیارەکەت بڵین درێژکردنەوەی کلاسیکی کوردی بێ هەتاکو سەردەمی مێر منداڵی و نەوجوانی من شاعرە کلاسیکەکان بە شێوەیەکی گشتی هەر هەمیان لە پێشیانەوە شێخ ڕەزا نالی کوردی سالم وەفایی هەندێکیان لە ڕووی مۆسیقیەوە من گەلێ خۆشم ویستون لەوانە وەفایی و شێخ ڕەزا هەندێکیان لە ڕێی بیر و بۆچوون و وردەکاری و وەکو نالی و سالم و خانی و مەولەوی و ئەوانە لە شاعرە تازەکانی کە پێش ئێمە پەیدا بوون و نەوەی پێش ئێمە بوون کە بە ئێمە زیاتر ناو نێوزەتمان کردوون بە ڕوانگە من زیاتر بە بەرهەمی کاک ڕەفیق سابیر گەلێ سەرسام بووم هەروەها بە زمانی کاک ئەنوەر قادر جاف بەداخەوە کاگەنۆر زوو سەفەری کرد بۆ دەرەوەی وڵات و بەرهەمێکی زۆری لە سەردەمی مندا نەبوو بەڵام یەکێک بوو لەوانەی کە من گەلێ بە زمانی ئەو سەرسام بووم زۆر باشە هەمیشە ئەڵێن هەندێک شاعیریان فلان شاعیر شێوازی تایبەت بە خۆی هەیە یان ڕێگای تایبەتی خۆی دۆزیوەتەوە لە شعرا مەبەست چییە لە دۆزینەوەی ڕێگای تایبەتی یان شێوازی تایبەت بە خۆت شێوازی تایبەتی بە بۆچووی منە و شێوازەیە کە تۆ دوای ئەوەی کلاسیکیاتی وڵات خۆ میلەتی خۆ دەخوێنیتەوە دەور و پشتی وڵاتانی تر بە زمانی جیاواز ئەو کاتە دیتە سەروبەندی ئەوەی ئایا تو ئامادەی وەکو ئەوان بنووسی یا وەکووان نەنووسی ئەگەر وەکووان نەنووسی چ جۆرێ بنووسی ئەمە من ناوم ناوە شتێک کە پێڵم ستایلی جیاواز و شێوازی جیاواز و ڕنگدانەوەی جیاواز چ لە ڕووی مۆسیقاوە چ لە ڕووی بەرهەم و ناوەڕۆک و شێواز و شێوەوە هەر لەبەرەوەشە بەڕاستی ناوی شتێکە من گەلێ ستایلی جیاوازم هەیە و ئەتوانم بڵێم من هەوڵدانێکی زۆرم بۆ ئەوە داوەکە ستایلێکی تەواو جیاوازم هەبێت و جۆرا و جۆر بێت و بە یەک ستایلەوە جیرۆدە نەبم زۆر باشە ئەوەی کە من تێبینێکم بۆ خۆشت ئاماژەت پێکرد کە ئەو پێشەکی کە بۆ ئەم دیوانە نووسیوتە ئەگەر بتکردایەتە ڕۆمانێک ڕەنگە تۆزێک درێژ ببووایەتەوە چیرۆکەکانیان بەشێکی تر لە یادەوەری خۆتە تێکەڵ بکردای ڕەنگە بەشی ڕۆمانێکیشی بکردای چی وای لێ کردی کە لەگەڵ دیوانەکە تێکەڵی کەیت وەی ڕاستی بێ من دەمێکە دۆستان و دڵسۆزانی نزیکم پێ مەڵێن کە حەقیەوە هاتووە شێرەکانم کۆ بکەمەوانی و بیکەم بە دیوانێک و دەستکاری بکەم دوای هاوڕێکی زۆر نزیکم پێیوتم ڕەنگە کە هێچە شێرەکانی تۆ بخوێنێتەوانە مێژوو پاشخان و باکراوەندی شعرەکان نەزانێ ئەگەر پێشێکێکی بۆ بنووسی بۆ نمونە مامۆستا هێمنی هێنایەوە کە ئەوی ژوای کردووە پێشێکێکی بۆ نووسیەوە تا ئێمە بزانین مامۆستا هێمنی پشتی ئەم بابەت تەواو وایە ئەویش منیش بە قسەی و هاوڕێم کرد و دەستم کرد بە پێشێکیەک پێشێکەکە دوور و درێژ بوو دوایی هەر بەردەوام کورتمە کردەوە دکتۆر ڕێبار فەتاحی براشمەوەی ڕاستی بێت گەلی ئامۆژگاری کردم و ڕێنمایی کردم کە کورتتر بێت و ڕەنگە چیرۆکەکانی پشتی ئەم باسانە کە زیاتر سیاسین ببێتە بابەتێکی تری سیاسی نەک ئەدەبی زۆر ڕاستە ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ داهاتوش کاتێک کەسانێکی تر کە ئەم پارچە شعرانە خوێندنەوە ئەزانن کە ساڵی چەند نووسراوە و چیرۆکەکان و با بڵێن وردەکاریەکانی پشتی ئەم پارچە شعرە چیە پێم خۆشە گوێم لە پارچەیەک شعر بێ بەدەنگی خۆت ئەکرێ ئەکرێ بەڵام ئەبێ چاوتروکانێک سەبرت هەبێت تا زۆر کورد بێ یا کێشەمان نییە کێشتان نییە ئەلبەتە چەند شعرێکێ لە شعرە کۆنەکان شعرێکێ بە ناوی پەنجەرە کە من گەلێکم خۆشەوێ و لە شعرە تازەکانیش یەک دوانێکەیە کە خۆشمەوێن لەوانە سەعات هەروەها ئیتر من بارەکەم لێرە جەنگ کە لە کۆبانی نیم ئەگەر ڕێم بدەی سەعات بدۆزمەوانە ڕەنگە حەز بکەم سەعات بخوێنمەوە کە زیاتر پەیوەندی بە ئەزمموی منەوە هەیە لە دەرەوەی وڵات و
ڕەنگە ئەزمموونێکی گەلێ جیاواز بێ بۆ کەسێک کە لە وڵاتی خۆیان ئەژی 347 گەر ڕێگەم بدەیت داوای لێبوردن دەکەم کە سعات ئەم سعاتەش وەک سعاتەکەی دەستم توور دەدەم ئەوەی بانمێزی نووستنیش سعاتە چاڵمەکەی ژووری دانیشتنیش ئیتر بێ سعات دەژین بێ سعات دێواران پیاسە دەکەم چایە پڕڕەنگەکانم بێ سعات دەم دەکەم چیم داوە لە میلی سعاتی لەعنەتی کە غەریبی بۆ ناژمێڕێ کە وەک ژیان کەسێ نازانێت چی لە دڵدایە کە وەک مردن کەسێ نازانێت بۆ کوێمان دەبات و چی لە ژێر سەردایە لەعنەت لە هەمویان لە تۆش ئەی غەریبی ژیان و مرگ دوژمن نین درۆیە دوو ئاشقی کوژراوی یەکترن ئەم سعاتەی دەستیشم فڕێ دەدەم کەسی هەڵی نەگرێتەوە تکایە ڕۆژانی غەریبی بە زەنگی سعات دوایی نایە دەستەکانت خۆش بێ یادەوەریەکانی مناڵی یاخود یادەوەری تەمەنی کامەڵ بوون با بڵین یان کاتێک کە ئیتر تەمەن بەرەو هەڵکشانە چێک کامی زیاتر کاریگەریان هەیە بۆ شاعیر لەو بڕوایم هەردووشیان ڕەنگە یادەوەریەکانی مێر منداڵی و کەم تەمەنی و نەوجەوانی زیاتر خۆڕسکن زیاتر لە پڕ دێن لە ناکاو دێن ئەو گرن و هەوێنی شعرێکی پێ دروزەکەن و ڕەنگە و شیعرانە زیاتر قوڵی نەبێ لە ڕووی فکرەوە لە ڕووی بیرمەندیەوە بەڵام لە ڕووی ئیحساس و هەستەوانێ گەلێ شاد و خۆش و پڕخەمێکی مناڵین بەڵام شعرێک کە وردە وردە چیتە تەمەن و وردە وردە پاییزی تەمەنە وگرێتەوە زیاتر تێڕامانێکی تایە بەرەو لە بەرامبەر ژیان لە هەمبەر مردن لە هەمبەر ئێمە بۆکوێ چین بۆکوێ ناچین لەبەرچی وا بووین بۆچی میلەتێکین بەردەوام ئێمە قوربانیە دەین و کەچی ئاکامێکی وامان دەست ناکەوێت کە لە سایە بحەسەینەوانێ ئەوانە هەمووی پرسیارێکە بۆ کەسێکی وەکو من کە چ بابم وەختی خۆی هەڵاتوە لە کوردستانی ڕۆژهەڵاتە و گەشتۆ تێرە و بە بۆنی مەهاباد و کۆماری مەهابادوانە و چ خۆم کە دوایی دەربەدەر بووم و ئێستا کوڕەکەشم کە گەورە بووە و ئایا ئێمە تاکو کوێ بەم غوربەت و هەڵهاتن و پەنابەری و پەناخوازیەدا ئەڕۆین و دێین و چەندمان پێدەچێت ئەوان هەمووی پرسیارن کە کەسێکی کامەڵ ئەیزانێ و مناڵ کارێک نایزانێ هەموو ئەم پرسیارانە لە ناو ئەم پارچە شیعرانی تۆیە بوونی هەیە زۆربیان ناتوانم بڵێم هەمیان بەڵام بە تایبەتی شیعرەکانی لە دوای 2012ەوە ڕنگدانەوەیکی زۆری ئەوەی پێوەیە کە تۆ بڵێ ئەم بەرهەمی ئەم جارەشمان بێ ئاکام بێ ئاکامێکی ئەبێ و بەشوی ئەگەین ئەو پرسیارانەی تیایە بڵێن با بڵین لە ناو شعرەکانتە هەمیشە من شعر وەکو تابلۆیەک ئەبینم کە هەموو ڕەگەزەکانی تایە زۆر جار هەستەکەی کە بە بڵێن ئەم هونەرمەندە هەوڵ ئەدات کە بچێتە قوڵاییەوە یان هەوڵ ئەدات شتەکانی یان با بڵێن ڕووداوەکان زۆر بە سادەی پیشان بات کامیانە شعرەکانی تۆ هەوڵ ئەدەی بچیتە قوڵاییەوە یاخود بەپێی تەمەن یاخود بەپێی قۆناغەکانی ژیانی خۆ جیات کردوێتەوە لەو بڕوایم شێعر زۆر ڕاستە شێعر تابلۆیەکە بەردەوام لە گۆڕانایە و بەردەوامیش ڕناوەستی و ئەبزوێ و ئەجوڵێ لە بەرچاوی خوێنەر هاوکاتیش شێعر ڕاستەخۆ پەیوەندێکی تونند و تۆڵی بە مۆسیقاوە هەیە و جۆرێکە لە موسیق ئەم مۆسیقایە و ئەم تابلۆیانە کە لە ڕێی زمانەوانێ یەکە گرن و ڕەنجێک و هەناسەیەک و نەزمێک و هەوایەک بەگوێ خوێنەرا ئەدەن هەندێکی ڕەنگە کەمتڵ قوڵ بێ و هەندێکی ڕەنگە تەنکایی بێ و هەندێکی ڕەنگە قوڵایەکی قورسی تیابێ ئەوانەی کە زیاتر بەرەو ناخی خۆت و بەرەو ناخی خوێنەر قوڵە بنەوانێ زیاتر تێڕامانە لە پرسیارە گەورەکان و زیندوەکانی ژیان ئەوانەی تریش ڕەنگە پرسیاری
کەسەشی بێ وەک هەموو مرۆڤێکی تر بەرامبەر جوانی ئینسان بەرامبەر جوانی سروشت و بەرامبەر و دیاردە پچکۆلە و گەورانەی کە ئێمەی بینین لە بەرچاومان بەتایبەتی ئەو دیاردە پچکۆلانەی کە بە چاوی ئاسایی نابینرێ. بەڵێ دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر و هیوادارم ئەمە دووە بەرهەمی بەڕێستان نەبێ. شاعیر گۆران مەریوانی سپاس دەکەم کە لە ستودیۆ کورسات مەگەزین لەگەڵمان بووی. سپاسی ئێوەکەم سپاسی کورساتەکەم ێوارێکی خۆش. زۆر سپاس.